دەبێ ئێمە خۆمان بناسینەوە خۆمان ببینینەوە ئەگەر لەگەڵ ڕەش و ڕووتان دابین ئەگەر لە سەنگەری لێقەوماوان و بەشخراوان و ستەملێکراوان و چەوساوان دابین نەک بە شیعار بەکردار دڵت بە خۆت خۆش بێ ئەگەر ئەوانەی یەخەت پێدەگەن و شەڕت پێدەفرۆشن تەشخەڵەت پێ دەکەن خۆبەزرگران و خۆسەپێنان و دەست بەسەر واریداتی وڵاتدا گران بن دڵت بە خۆت خۆش بێ فرعون بەگشت موسای داچوو بوو نەمرود بەگشت ئیبراهیم داچوو بوو تاغوتەکان بەگشت نوح داچوو بوون ئەوانی دیکە بەگشت هود داچوو بوون ئەمنیش ئەوانەی کە لە ڕۆژگاری خۆماندا خۆبەزلگر و خۆسەپێن و تاوانبارن بەگشت ئێمە دەهاتوون شەڕمان پێدەفرۆشن کەواتە ئێمەش دیارە شوێنکەوتووی ئەو پێغەمبەرانەین سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ برا خۆشەویستەکانم مامۆستا بەڕێزەکان بۆ نهێنیەکەی نهێنی خۆڕاگریان و نهێنی ڕاوەستاوی و دامەزراویان بگەڕێنەوە بۆ ئیمانەکەیان ئیمان ئەو وزەل لە بنەهاتوۆی بە ئینسان دەدا کە بە هیچ شتێک چارەسەر ناکرێت تەماشای موسڵمانانی غەزەکە چەند خۆڕاگرن لە بەرامبەر جوولەکە زایۆنیەکاندا بە پشتگیری ئەمریکا و زلهێزان و ڕۆژئاور ئەوانش بۆ خۆڕاگرن ئەهلی ئیمانن چونکە دنیا وەکو خۆی دەبینن دنیا وەکو خۆی بیبینە شوێنی تێدا تاقیکردنەوەیە دوای ڕۆژیش وەکو خۆی دەبینن کە ئەو شوێنەیە کە هەمومان لەوێ کۆ دەبینەوە